اما گلەیمان لەوەی نییە کە کار بابیتە 24 ساعت. تو چەند کارە بێ بکار بینی پێویستی چەند کارە بێت حەق هەند کارە بێ دەدەی کەس نییە بەوەی دری خۆش نەبی لە خاچ خۆی ئیسرعات بی لە خاچ خۆی کاربای 24 ساعتێ بی ژیانێکی مرتاعێ بی کەس نییە ینی بابرێن تو بری دری بەوەی خۆش نەبی حکوومەتی خۆی هەبیتن کە کاربایکی 24 ساعتێ بی تێدەگەی ئەمە ئەو 30 سارە بابرێن هەر لەسە ئەوەسعینە ئەمەش چاوەڕێمان دەکە کە کاربایەک بیتە 24 ساعتی ڕاستە عەزمان لێیە بەس نەک بەو نەوعی ئێستا کە نەوێری پێ بکەیت تێدەگەی لەمە ئەمە گلەیمان لەوەی نییە کە کار بابیتە 24 ساعت گلەیمان لە پارەکەی هەیە کە خەرک بەو نەوعی ئێستا تەماشا دەکەی ئەگە کرێچی بی 2 جار دەبتە کرێچی تێدەگەی نەکو ئەمە پێمان خۆشە گلەیمان لەوەی نییە ئەمە ڕەخنە لەوەی بگرین نە ڕەخنە ناگرین ڕەخنە لە پارەکەی دەگرین نەکو ئەمەش عەزمان لێ کار بابیتە 24 ساعت ئەم دەستخۆشیل جەنابێ سەرۆکی حکوومەتت بکەین و دەستە بە پرۆژەی کریل دەست پێکێ بەری ئەس بەحسی باشی خراپێتی بکەم مەدوێتە داخوازیەکی لێ بکەم هیویدارین کابینا بێتن پێنگاوێت خێراتر بێنە هاوێتن بۆ هەندێک ئەو پرۆژە بیتە پرۆژێکی سەرتاسەری لەوانەیە خەلکێ مە وەکو پێویست تێنەگەشتی بیتن کە باشێت بە پرۆژێ چنە و فەرقیەوە پرۆژەی گەلکارە بانووکە چییە و عدالەتێکیشیا تێدا عدالەتەکە چییە هەر کەسێک مەسەلەن تو چەند کارە بێ بکار بینی پێویستی چەند کارە بێت حەق هەند کارە بێ دەدەی نەنوکە احتیمال هەندێک جەمە پێویستی بکارە بینی و کارە پیاهیوتە بتەنەوێتن دە حەقی کارە بدەی